HOV کورتکراوی و شەوی ئۆتۆمۆبیلی گرنگی بەرزە. لە ساڵی 1962 لە ڤرجینیا یەکەم هێڵی HOV کرایەوە لە ناوە واشنگتن DC و کەپیتال بویلسوەی. بە هێواشی بەرەو پێشەوە چوو لە ئەمریکا لە ماوەی گەشەکردنی ساڵی 1970کانە و ناوەڕاستەکانی 1990کانە وەک هێڵێکی پاس یەکەم جار تەنیا بەکارهات. تەنیا باز بۆی هەبوو بەسەر ئەو هێڵدا بڕوە. ئاسایی دروستکرا بۆ کەمکردنەوەی تێکڕای سیارە و کەسانی کە سەفەرەکەنیان کەمکردنەوەی قەرەباڵغی پیسبوونی ژینگە. هێڵی HOV بۆ ئەو سیارانە نەکراون کە تەنیا کەسیان تێدایە، بۆ ئۆتۆمبیلانەیە کە تەنیا سایقەکە زیاتر لە 2 سەرنشین تێدایە و قەداغەیە بە تەنیا سایقەکە لە ئۆتۆمبیلەکەدا بێ. ئەبێ غەرامەکەی بیت ئەگەرنا تەنیا کەس بووی لە ئۆتۆمبیلەکەدا. بە حکوومەت باجی خسۆتە سەری لە $100 دەست پێکات. و هەنێ وڵات هەن کە هێڵی HOV بەکارهێنن، ئەوانیش کەنەدا، چین، ئیندونیسیا، ئوسترالیا، ئەمریکا، ئیسپانیا، سوید و هەنێ وڵاتی تریش. ئێستاش چەند سوودێکی ڕێگەی HOVتان پێ دەڵێم. بۆ نمونە، یارمەتیدەری هاوڵاتیانە بە خێرایی هاتوچۆ بکەن لە ڕێگەی خێرایی ئۆنتاریۆ بە ئەنجامدانی کارپۆل. ئەوەش قەرەباڵغی سەر جادەکان کەم ئەکاتەوە و ئەیگەێنێتە شوێنی مەمەست بە خێرایی وەک لەو کەسانەی کە کارپۆل ناکەن. کەمتری تێچێت ئەگەر لەگەڵ چەند کەسێک لە سایرێکدا بیت یان بە پاس وەک لەوەی بەتەنها لە سایرێکدا بیت و بەنزین کەمتر سەرف ئەکەن. کارپۆل وا دەکات سایرە کەمتر لەسەر جادەکان بێت. سایرەی کەمتر ئەوە دەگەیەنێت گازی دوانەئۆکسید کەمتر بێت و ژینگە پیس نابێت. ئەمە ژینگە پاک دەکاتەوە بۆی کە ئاو و هەوا و خاک پاکتر دەبێت. پێویستە هێڵی HOV دروست بکات چکە بە گوێرەی پیجەکەمان لە فەیسبوک کە ناوی HOV Lanes in Iraqە خەڵک گوتی حکوومەت پێویستە هێڵی HOV دروست بکات چکە کێشێکی زۆرمانێ لەگەڵ قەرەباڵغی ترافیک. ئەمەش یەکێکە لە ئەندامەکانی پیجەکەمان لە فەیسبوک. HOV lane, also called the transit lane, is a restricted traffic lane for the use of cars for longer rides with the driver and one or more passengers. The main goal of this HOV lane is to reduce car congestion and air pollution. And now in our country we don't have that HOV lane. I hope that we have the HOV lane in the future, because me as a student, actually most of the times when I go to the university in the morning, I get late because of all those cars on the road. If we have an HOV lane, everyone could get to his or her place on time, and not just in the city. For traveling it's even better. بۆی هێڵی HOV یارمەتیمانایە لە کەمبوونەوەی ژمارەی ئۆتۆمبیلەکان لەسەر جادە. وەک ئاگادارین کاتێک سەفەر ئەکەین لە نێوان شارەکانی کوردستان، بۆ نمونە کاتێک لە سلێمانیەوە ڕۆین بۆ هەولێر، ئێمە کێشێکی زۆرمان هەیە لەگەڵ قەرەباڵغیدا. بۆیە ئێمە ئەتوانین چارەسەری ئەم کێشەی قەرەباڵغیە بکەین بە دروستکردنی هێڵی HOV. ئەتوانین بە ئاسانی بگەین بۆ شوێنی کە ئەمانوێت بە بەکارهێنانی ئەم ڕێگایە. بۆیە ئەگەر ئێمە هێڵی HOV دروست بکەین ئەتوانێت چارەسەری کێشەی قەرەباڵغی بکات و دوانە ئۆکسیدی کاربۆن کەم دەکاتەوە. لە کۆتاییدا هێڵی HOV چەندەها سوودی هەیە، وەک سوود بۆ ژینگە و سوود بۆ باری دارایی و سوود بۆ تەندروستی مرۆڤ.